خانەوەی تۆ هەناسەی گەلە دەرکەوتنی تۆ هەناو و هەڵا ئاڵای کوردستان ڕەمزی نیشتیمان کە بانامێنێ تۆ بێدەنگ ئەبی وەک ئەو کێوە سەنگ و مەردەبی گیانم دەربچێ تۆ بجوڵێنێ بۆ یەک هەناسە لەبەرت بێنێ مامۆستای خۆشەویست قوتابیانی بەڕێز هەمومان ئەوە دەزانین کە لە پشت هەر پیاوێکی سەرکەوتوو ئافرەتێکی بوێر هەیە ڕاستە لە پشت هەر ئافرەتێکی سەرکەوتوش پیاوێکی بوێر و سەرکەوتوو هەیە بێگومان و نابێ ئەوەش لەبیر بکەین کە لەپاڵ هەر وڵاتێکی سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی دیارە ئەم ساڵ بە پێی بڕیاری وەزارەتی پەروەردە بڕیاردرا لە 13 ئەیلولی ئەم ساڵ یەکەم زەنگی لێدانی خوێندن لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان لێ بدرێت وەک دەبینن بە ئامادەبوونی لە قوتابخانەی هامڵتۆنی بنەڕەتی کوڕان بە ئامادەبوونی هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران و بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران وا پێشوازی لە ساڵی نوێی خوێندنەکەن قوتابیان ئامادەن بۆ ئەوەی ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندن بێت بۆ ئەم ساڵ بەڵێ وەک دەزانن لە سنووری ئیدارەی سۆران زیاتر لە 600 ناوەندی خوێندن هەن بۆ ئەم ساڵ هەروەها ژمارە قوتابیانەی کە ئەم ساڵ دەچنە قۆناغی نوێ و بۆ ئەم ساڵ 6652 قوتابی بۆ پۆلی یەکەم ناویان تۆمار کردووە ژمارە قوتابیان بە شێوەیەکی گشتی لە بنەڕەتی تا ئامادەیی 90112 قوتابی ئەم ساڵ پێدەنێنە نێو خوێندنگاکانی سنووری ئیدارەی سۆران بە هەر چوار قەزاکانی سۆران چۆمان ڕواندز مێرگە سوور ئەو دوو ساڵەدا هەموو هەوڵێکمان داوە بە پشتیوانی ڕاستەوخۆی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی هەوڵ دراوە کە قوتابخانەکان تەنها هەبوونی ئیدارەیەش سەربەخۆ تەنها ناوێک نەبێتن بەڵکو هەوڵ بدرێتن کە هەوڵمان داوە لە خلالی ئەم دوو ساڵە بە پشتیوانی ڕاستەوخۆی ڕێزدار سەرۆکی حکوومەت هەوڵ بدرێتن کە هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆ تەنها ناوێک نەبێتن بەڵکو لە هەموو سێکتەرەکان و لە هەموو ڕوێکەوە لە پرۆژە خزمەتگوزاریەکان ئێمە بچینە قۆناغێکی دیکە بە خۆشحاڵیشەوە لە ساڵی ڕابردوو ئێمە ئەو باڵێنانەی کە بە خەڵکی ئەو دەڤەرەماندا بوو تا دۆخێکی بانی ئاستێکی بەرچاو توانیمان ئەو پرۆژانە بێخینە بواری جێبەجێکردن بەڵام بەداخەوە هەر کاتێک هەرێمی کوردستان بەرەو بوژانەوە و بەرەو سەقامگیری ڕۆیشت بیتن دوژمنانی کورد چاویان بەو بەرەو پێشچوونە و سەقامگیری هەڵ نەهاتووە بە بەردەوام کێشە و گرفتیان بۆ ئێمە دروست کردووە ساڵێک و دوو ساڵ نییە بە چەندین سەدەیە کە هەمان کێشە بۆ ئێمە دووبارە دەبێتەوە هەر کاتێک هەرێمی کوردستان توانی بیتی لەسەر پێی خۆی بوەستێتن و بژانەوە بەخۆ ببینێتن دوژمنان ئاستەنجیان دروست کردووە بەڵام ئێمە دۆخی زۆر سەختترمان تێپەڕاندووە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی نەوەتەکان مامۆستایانمان پزیشکانمان سەرەڕای هەبوونی قەیرانێکی زۆر
سەرەڕای هەبوونی سزا ئابوووریەکانی نێودەوڵەتی و حکوومەتی مەرکەزیش بەڵام نیان هێشت پرۆسەی خوێندن هەرگیز دوا بکەوێتن پرۆسەی خوێندن هەرگیز ئاستەنج بۆ دروست بێتن بۆیە بە خۆڕاگری ئێوە هەم لە ڕابردوو هەم لە ئێستاش ئەو پیلانانەی دوژمنانی لە گۆڕناوە کە ویستویانە ئێمە تەنازول بۆ داخوازیەکانی ئەوان بکەین و بە دڵنیاییەوە کە ئەمڕۆ لە وتەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەت بەدیار کەوت کە ئەم دۆخە سەختەش تێدەپەڕێنین و ئەوەی جەنابیان باسی کرد کە هەوڵ دەدرێتن بە پش و درێژیەوە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق ئەم کێشانە چارەسەر بکرێتن و وەکو جەنابیشان ئەمری کرد پش و درێژی ئێمە بە مانای لاوازی ئێمە نایەتن بەڵکو ئێمە باوەڕمان بە دیموکراسیەت هەیە باوەڕمان بە چارەسەرکردنی ئاشتیانە هەیە باوەڕمان بە لێک تێگەیشتن هەیە بۆیە سەرەڕای باری خراپی گوزەرانی کارمەندان و مامۆستایان کە لە چەند مانگی ڕابردوو نەتوانراوە موچەکان دابین بکەن بەڵام بە خۆڕاگری ئێوە و خۆڕاگری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم دۆخەش تێدەپەڕێنی ئێمە لە کەموکوڕیەکانی قوتابخانەکان ئاگادارین لە کەموکوڕی پێداویستیەکان و میلاکاتی قوتابخانەکانیش ئاگادارین ئەم ساڵ یەکەم ساڵە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەبوونی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران زەنجی قوتابخانەکان لێدەداتن بە هەمان شێوە هەبوونی ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە لەم سنوورە هێنانەکایی ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە دیسانەوە نابێت ئەوە تەنها هەبوونی بینایەک و چەند فەرمانبەرێک بێتن بەڵکو دەبێت هەبوونی ئەم بەڕێوەبەرایەتیە قۆناغی پەروەردە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بچتە قۆناغێکی باشتر لە ساڵانی پێشتر ئەو گۆڕانکاریانش کە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان کراوە من لێرەوە بە فرسەتی دەزانم هەم پیرۆزبایی لەو بەڕێوەبەرە نوێیانە بکەم کە دەست بەکار بووینە و هەم سوپاس و دەستخۆشیش لەو بەڕێوەبەرانە بکەم کە چەندین ساڵە لە سێکتەری پەروەردە لەو بەڕێوەبەرایەتیانە خزمەتیان کردووە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی بەرفراوانە لە 6 قەزا و زیاتر ئێستا لە 14 ناحیە و بە سەدان گوند پێک دێتن ئێمە هەموو ئامانجەکانمان ئەوەیە کە بە تایبەتی ئەو قوتابخانەی دوورە دەستن لە گوندەکانن هەوڵ بدرێتن کەموکوڕیەکانیان پڕ بکرێتەوە بە شێوەیە کە قوتابیان بتوانن لە شوێنەکانی خۆیان قۆناغەکانی خوێندن تەواو بکەن و کەموکوڕیەکانیان بۆ پڕ بکەینەوە تا گوندەکانیان بەجێ نەهێڵن ئەمە کارێکی ئاسانیە کارێکی زەحمەتە بەڵام بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە گوندەکان بە ئاوەدانی بمێننەوە و هەر لەم ڕوانگەشەوە هەوڵمانداوە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران هەوڵ بدرێتن دابەشکردنی میلاکات بە شێوەیەکی جوگرافی بیتن بۆ ئەوەی ئاستەنگ بۆ فەرمانبەران و مامۆستایانیش دروست نەبێتن لە کاتی داوامکردنیان بەو قوتابخانانە بە شێوەیەک بێتن کە جۆگرافیا لە بەرچاو بگیرێتن لە کاتی دابەشکردنی ئەو میلاکاتانە بەسەر قوتابخانەکان بەڵام بە دڵنیاییەوە زۆر جاران وارێک دەکەوێتن لە شوێنە دوورە دەستەکان لەوانەیە نەتوانرێتن میلاک و مامۆستای پێویست دابین بکرێتن لێرە شۆمە هەوڵ دەدەین کە هاوکاری ئەو مامۆستایانە بکەین بۆ ئەوی بتوانن لە بواری هاتوچۆوە هاوکاریان بین بۆ ئەوی بتوانن هاتوچۆکانیان بە شێوەیەکی باش بکەن و ئاستی خوێندن لە گوندەکانیش نێتە خوارەوە هەر وەکو خۆی بمێنێتەوە بەڕێزان ئێمە پار ساڵ هەڵمەتێکی باشمان بۆ قوتابخانەکان کرد بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بۆ دابینکردنی کەلوپەلەکان بۆ قوتابخانەکان ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەم بەرنامەیەمان هەیە بۆ ئەوەی بتوانین
بۆشاییەکی کەمیش بیتن لە پڕکردنەوەی ئەو کەم و کوڕیانە بە تایبەتی لە ڕووی بینایەوە چەندین ساڵە لەبەر باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانراوە قوتابخانە پێویست کە ئێستا ڕێژەی قوتابیەکان زۆر لە زیادبووندایە دروست بکرێتن و ئێمە پارساڵ ئەو بەرنامەیەمان هەبوو ئینشەڵڵا دوای تێپەڕاندنی ئەم قۆناغە ئەو قوتابخانەی کە لە بەرنامەدانە دروست دەکرێن و ئەوانەی کە پێویستیشان بە نۆژەنکردنەوەیە نۆژەن دەکرێنەوە. هەلێرە بە پێویستی دەزانم لە ساڵیادی 2 ساڵەی دامەزراندنی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەتان پێڕا بگەینین کە ئێمە بەیانی پێدەنێنە 2 ساڵ پرۆژەی استراتیجی زۆر باشمان لەبەر دەستدایە ئێمە چاوەڕێ دەکەین بۆ ئەوەی ئەم قەیرانش تێپەڕێنین تا دەست بە جێبەجێکردنی ئەو پرۆژە خزمەتگوزاریانە بکەینەوە بە تایبەتی پرۆژە استراتیجیەکان کە ئێستا لە بەرنامەی ئێمەدایە لە ئایندەیەکی نزیک دەیخینە بواری جێبەجێکردن و هەموو ئەو پرۆژە خزمەتگوزاریانەش کە پارساڵ دەستمان پێ کردووە ئێستا ئێمە هەوڵ دەدەین بە زووترین کات ئەوانە تەواو بکەین و پرۆژەکانی پێش بێخینە بواری جێبەجێکردن. هیوادارین ئەم قۆناغێکی کاتی بیتن و بە زووی تێپەڕن و ئێمەش دەست بە ئاوادانکردنەوە بکەینەوە کە وەکو پارساڵ کردومانە ئەم ساڵش دەست بە ئاوادانکردنەوە بکەینەوە و هیوادارم تابی و مامۆستا و خوێندکارانیش ئەوە بۆ دۆست و دوژمنان بسەلمێنن کە ئێمە هەرچی فشارێک لەسەرمان بێتن پرۆسەی خوێندن بەردەوام دەبێتن کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن ناکاتن بۆ ئەوەی پامێکی ڕوون و ئاشکرا بێتن جارێکی دیکە هەوڵی ئەوە نەدرێتن ئێمە لەژێر ئەو کاریگەریانە بچینە ژێرباری هەندێک فشار کە لە دەوروبەر و لە دوژمنانمان لێ دەکرێتن بۆ ئەوەی بۆیان بسلمێنین ئێمە قۆناغی زۆر زۆر سەختترمان بڕیوە وەرەتوانین بەرگەی زۆر لەوە ناخۆشتریش بگرین. جارێکی دیکە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسی یەکەیەکەی مامۆستایان و فەرمانبەران و بەڕێوەبەرایەتەکانی پەروەردەی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران و هەموو قوتابی و خوێندکاران دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هیوادارین ساڵێکی پڕ لە خۆشی ساڵێکی پڕ بەرهەمدار ببینە سەر بۆ ئەوەی لاو گەنج و قوتابیانی ئێمە ببنە پێشەنگ ببنە سەرکردە و ببنە ڕابەر و ببنە کارمەند و ببنە بەڕێوەبەری ئەو هەم ئەم وڵاتە و هەم ئەم شارە. دووبارە پیرۆزبایی لە یەکەیەکەتان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم کوردستانیشمان هەراوەدان بێت. زۆر سپاس. زۆر زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران سپاس بۆ ئەوەی کە هەمیشە دەستی دیار بووە بە تایبەتی لە پێشخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئامادەبوانی بەڕێز تەواوی مامۆستا و قوتابیانی خۆشەویست دەبێ ئەوە بزانین هیچ کارێک بێماندووبوون نییە. هەر کارێک کە ئەیکەیت ئەبێ ماندووبوونێکی لە پشتەوە بێتن. اینجا بە هەوڵدان بێ بە تێکۆشان بێ بە هەر شتێک بێ گرنگ کارەکەت بەرهەمێکی جوان هەبێتن. لە هەموو ڕێکەوە ئەبینم پەروەردەی سۆران بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی سۆران ئیدارەی سەربەخۆی سۆران پایتەختی شەهیدان هەمیشە پێشەنگ بووە هەمیشە بەرهەمی جوانی هەبووە. هەر بۆیە داوا لە زۆر بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران ئاکار ئەلیشا دەکەم بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارێک. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەوانی خۆشەویست بە پشت ئەستوربوونمان بە بەڕێوەبەری پەروەردە خۆشەویستەکان بە سەرپەرشتیاران بە مامۆستایانی خۆشەویست ئەوانەی کە میلاکن ئەو بەڕێزانەی کە وانەبێژن بە قوتابیانی ئازیز بە داکوبابیان ئەمڕۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە زەنجی یەکەمین ساڵی خوێندن بۆ ساڵی 23-24 لێدرا. طبعاً وەکو ئاگادارن دوای هێنانەکایەی ئیدارەی سەربەخۆی سۆران لەلایەن ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی یەک لە بەڕوبەرە تێگشتیانەی کە بڕیاردرا بە هێنانەکایەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بوو.
بۆیە ئەم ساڵ بۆ یەکەمین جار زەنجی قوتابخانە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لێ دەدرێتن بە هەبوونی بەڕێوەبەرایەتێکی گشتی بە هەموو شێوەیەک وەکو بەڕێوەبەری گشتی وەکو ستافی بەڕێوەبەرایەتی گشتی وەکو بەڕێوەبەری پەروەردەکان هاوکار و هەمەهەنگی بەڕێوەبەرە پەروەردەی ئازیزەکانمان دەبین سەرپەرشتیارەکانمان دەبین بۆ ئەوەی بە سەرکەوتووی ئیشەڵا ساڵی خوێندنی 2023-24 بەڕێ بکەین لێرەدا بە پێویستی دەزانم پیرۆزبایی لەو قوتابیە خۆشەویستانە بکەم کە لە باخچەی منداڵان بۆ یەکەمین جار لە پۆلی یەکەمی بنەڕەتی بۆ یەکەمین جار ماڵ پێدەنێنە ماڵی دووەمیان کە قوتابخانەیە هیوادارم مامۆستا بەڕێزەکانیان سەرپەرشتیاران بەڕێوەبەری پەروەردەکان وا پەروەردەیان بکەن وا ڕایان بێنن کە نەوەیەکی بەتوانا و دڵسۆز و شۆڕژێری گەڵ و نیشتیمانی خۆیان بن طبعاً لێرە بە دەرفەتی دەزانم سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی بکەم کە بەڕاستی ساڵانە لە دعمکردن و لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان هاوکارێکی باشی پرۆسەی پەروەردەیە بەگشتی و سکتەرەکانی دیکەش بە تایبەتی سوپاسی ڕێزدار سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران دەکەین کە بەپێی توانا و بەبێ کۆڵنەدان هەموو هاوکاریەکی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بووە و هاوکارێکی سەرسەختی پرۆسەی پەروەردەیە لە هەموو ڕۆیەکەوە سوپاسی هەموو ئەو خوددا پێدا و سەرمایەدارانە دەکەین کە بە هەر جۆرێک بێتن هاوکاری پرۆسەی پەروەردە بووینە بەڕاستی پرۆسەی پەروەردە پێویستی بە دعم و هاوکاری هەموو لایەکە لۆیە هیوادارم وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران گڕوتینێکی زیاتر بدەینە پرۆسەی پەروەردە لە دەبەرەکەمان بە هاوکاری بەڕێوەبەری پەروەردەکان سەرپەرشتیارە بەڕێزەکان مامۆستایانی خۆشەویست ڕاستە دۆخی دارایی مامۆستایان و هەموو چینەکانی وەکو بڵێن حکوومەتی هەرێم خراپە لە ڕووی داراییەوە بەڵام ئەو زوڵمەی کە لە ناوەند لە کوردستان دەکرێتن ئیشەڵا کاتیە تێدەپەڕێتن سوپاستان دەکەین بۆ ئامادەبوونتان ئیشەڵا وڵاتمان ئاوەدان دەبێتن و ئێوە شەرشاد و کامەران بن زۆر زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئاکار ئەلیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران مامۆستانی خۆشەویست قوتابیانی بەڕێز ئەزانن ئێستا کاتی سەرکەوتنێکی ترە بۆ کوردستان ئەزانن هەمیشە لە سێزدەی نۆ کوردستان چاوەڕێی سەرکەوتنێکی ترە چونکە لەو ڕۆژەدا دەرگای تەواوی قوتابخانەکان دەکرێتەوە هەروەکو گوتمان مامۆستا یەکدارە بەڵام هەزار بەری هەیە هەر بەرێکیشی خزمەتێکی تایبەتی وڵاتی خۆی کردووە هەزاران قوتابی پێگەیاندووە هەزاران کەسانی ڕۆشنبیری بەرهەمهێناوە با ئێستاش پێکەوە بەڵام قوتابی خۆشەویستەکان ئێوەش ئاڵای خۆتان بەرزکەن باشە لە کاتی کردنەوەی لەیدانی زەنگ بۆ ساڵی نوێ خوێندن هەمووتان پێکەوە داوا لە زۆر بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر بەڕێز هەڵگور شێخ نەجیب و زۆر بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران مامۆستا ئاکار ئەلیشا دەکەم بفەرمون بۆ لێدانی زەنگی ساڵی نوێی خوێندن 2023 و 2024 بە چەپک و بڵندکردنی ئاڵای کوردستانەوە با بفەرمون بەڵەوەی دەبینن مەراسیمی لێدانی زەنگی قوتابخانەیە بۆ یەکەم ساڵی خوێندن بۆ دەستپێکی ساڵی خوێندن کە بە ئامادەبوونی هەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێز مامۆستا ئاکارە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران ئامادەبوون لە قوتابخانەی هامڵتۆنی بنەڕەتی کوڕان بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن لە قوتابیانی ئەم قوتابخانەیە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کاک هەڵگۆر شێخ نەجیب بەڕێز مامۆستا عوسمان کارگەر لە ئیدەی پارتی دیموکراسی کوردستان بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردەی سۆران بەڵێ کە بەرەو دووەم ساڵی سەربەخۆبوونی ئیدارەی سۆرانەچین و هەرەم ساڵێش بۆ یەکەم جار ئەم ساڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کرایەوە باکردنەوەی بەڕێوەبەرایەتیە کاراسانیەکی زۆر بۆ تەواوی مامۆستایان و بۆ قوتابیان و بۆ پەروەردەی سۆرانیش دەکرێتەوە
بەڵێن و پەیمان بفاتەکەینەوە تەواف دادگیری کردی بۆ بەرەبەرەتی کۆمەڵی پەروەردەی فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا. کابیانی خۆشەویست، لە مانگی ڕەمەزانی ڕابردوو لە یەکێک لە چاڵەکەکانمان کە چاڵەکێکی زانستی بوو بۆ سێرەکانی سۆران ماوەی خستە بوو، لەوێ جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ و سۆران وتارێکی پێشکەش کرد فەرمووی بەڵێ قوتابیان بە جۆش و خرۆشەوە ئاڵاکانیان بەرز کردوتەوە و ئەمڕۆ یەکەم ڕۆژە کە ڕویان کردوتە قوتابخانە بۆ ساڵی نوێی خوێندن. مامۆستایانیش بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لە قوتابیانەکەن بۆ ئەوەی ئارامیەک لە دەرونیاندا دروست بێت بۆ ئەوەی ڕۆژێکی ئاسایی دەست پێ بکەن و ڕوو بکەنە ناوەندەکانی خوێندن. لە ساڵی ڕابردوو جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ و سۆران کۆمەڵی قوتابخانەی نوێژەم کردەوە بە هاوکاری دەستیار کێرخوازی بارزانی کە بەشێک لەو قوتابخانانە مەترسی ڕووخانیان لەسەر جیاوازی ساڵی پار لەگەڵ ئەو ساڵ هاتەکاوەی بەڕێوەبەراتی گشتی وەک باسم کرد ژمارەی قوتابیان لە بنەڕەتی تا ئامادەی بۆ ئەم ساڵ لە سنووری ئیدارەی سۆران بە هەر چوار قەزاکانەوە 90,112 قوتابی ڕوو لە ناوەندەکانی خوێندن دەکەن. هەروە قوتابیانی بنەڕەتی پۆلی 1 6652 قوتابین کە ئەم ساڵ ناوەکانیان تۆمار کراوە و لە سنووری ئیدارەی سۆران 648 قوتابخانە و باخچەن کە زۆرترینیان لە پەروەردەی سنووری پەروەردەی سۆرانن بۆ پێی کە سنووری ئەو پەروەردەیە فراوانترە لە چاو سنوورەکانی تردا. مامۆستانی بەڕێستەوەی خوێندکارانی خۆشەویست لێرە دێنە کۆتایی مەراسیمەکەمان دووبارە ساڵی نوێ خوێندنی دەستەواوی قوتابیانی خۆشەویست و مامۆستانی بەڕێز پیرۆز بێتن، ساڵێکی پڕ خێر و بەرەکەت و خۆشی بێتن و هەمیشە ئاوا بە سەرکەوتوی قوتابیانی خۆشەویست ببین و هەمیشە ئاوا سەرکەوتوو بن مامۆستاکانمان، هەمیشە سەرکەوتوو سەرفراز بن. مەراسیمەکەمان کۆتایی هات. قوتابیانی خۆشەویست ئێوەش دەتوانن بچنەوە تۆلەکانتان بە دەستکردنەوەی ئاڵای کوردستان باشە؟ بەیاڵە بەڵاوی دەبینن دیمەنەکانن کە قوتابیان بەرەو پۆلەکانیان ناڕۆن و هەوڵەدەین لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بەڕێز مامۆستا ئاکارا قسە بکەین. بەڵێ مامۆستام کاتت باش. ئەو کاتت باش. سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ لە قوتابخانەی هەمڵتۆن ئاوادان بۆ یەکەم جار دەمانەوێت قسەی ئێوەش لەسەر ئەم ساڵ خوێندنی ئەم ساڵ و ئەوەی کە یەکەم ساڵە بەڕێوەبەراتی گشتی لە سنووری ئیدارەی سۆران کراوەتەوە. ئێوەش بەخێر بێن، پیرۆزە ساڵی نوێی خوێندن لە قوتابیانی خۆشەویست، لە داکوبابی تەڵەبەکان، لە مامۆستایانی خۆشەویست ئەوانەی کە میلاکەن، ئەو بەڕێزانەی کەوانە بێژن کە سێکتەرێکی گرنگی پرۆسەی پەروەردەنە. پیرۆزە لە سەرپرشتیارە بەڕێزەکان، لە بەڕێوەبەری پەروەردەکان، لە وەزارەتی پەروەردە بەگشتی بەڕاستی. ئەمڕۆ زەنگی نوێی ساڵی خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستان لێدرا وەکو ئاگادارن. طبعاً کۆمەڵێکی زۆر قوتابی ئەو ساڵ پێدەنێتە پۆلی یەکەمی بنەڕەتی و باخچەکان، پیرۆزباییان لێ دەکەین. ئیشەڵا ساڵێکی پڵخێر و بەرەکەت دەبێتن. داوا لە مامۆستا بەڕێزەکان دەکەم هەر هەمویان هاوکاری ئەو قوتابی خۆشەویستانە بن بۆ ئەوەینەوەیەکی پێشکەوتوو بۆ کوردستان بنیاد بنێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاکارایلیش بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران.